بەڵێ بینەرانی خۆشەویست دووبارە سڵاتان لەبێت و سپاسکە بینەرمان کۆمەڵێ نامەمان بەدەست گەیشتووە لە شاری سنە ئاماژە بەوە کراوەکە دەرسەدێکی بەرچاو ڕۆیشتون بەدەم پێشوازی مانگرتنی گشتی لە شارێکی سەنعەتی شاری سنە، شارێک سەنعەتی تەعمیرکارانی سنە، خیابانی شاپور، تاناکورای سەنەندەج سەر لەسەر تەحتێڵە 25 سنە شارەداری منتەقە 2. ئەمە بینەرێکمان بۆمانی ناردووە کە لەو شوێنانە مانگرتنی گشتیە. ئەگەر هاوڕانی بەشی فەنی حازر بن میوانێکی تری بەرنامەکەمان لەسەر هێڵە. بەڵێ خاتو شیوا مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی. سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری. منیش سلام لە ئێوە کەم وە بەڕاستی خەڵکی کوردستان و تەواوی خەڵکی ئێران ژنانی زیندانی ئەڤین واقعاً بە شجاعەتیان درود ئەنێرم و هیوادارمە ئەتیسابە سەراسەریەوە بێ. زۆر سپاس بۆ بەشداریتان جارێکی تر. خاتو شیوا ئەچمە سەر پرسیار یەکەم و پێم خۆشە و پرسیارەتان لێ بکەم. گرنگی بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتن لە چیدایە لەم قۆناغی ئێستای شۆڕشی ژینە؟ بەنظر من زۆر مهمە 2 ساڵ گوزەرا لە شروعی انقلابی ژن ئازادی و قەتڵی ژینە زۆر مهمە بەخاطرەوە کە لە توولی ئەم 2 ساڵە جمهوری ئیسلامی سعی کردە تعدادێکی زۆر دەستگیر کە لە سەتحی بینومەلەلیە وانمود کاکە ئەم انقلابەی سەرکوب کردە ئەزانین هەل بەل شاید بێژم لە 2 هەفتە بەل لەمەوە تعدادێک لە خانەوادە دادخواهەکان دەستگیر کرد، فشاری هاوردە سەریان تعدادێک لە معلمەکانی دەستگیر کرد لە هەر تەریقی ممکن و سعی کردەوە کارەکە حتا لە شاری سەقز لە چەند ڕۆژ بەر لەوە نیرۆکانی بردووە ئەبێ چون لە ترسیەوە کە خەڵک نەڕۆنە سەرمەزاری ژینە و وەختێکە تمشای ئەوەکەین لە توولی ئەم مدەتا هەروە ئەگەر لە چوارچێوەی ئێرانە ببینین لە توولی ئەم مدەتا ئێتسابی پەرستاران، کرێکاران، معلمان، بازنشستگان بەردەوام بووە و یەک مهمی تر کە لە واقعەیەکی مهمی تر ئەوە بوو حدودی 33 هەفتەیە لە زیندانەکانە لە 21 زیندانە لە سەراسەری ئێرانە ڕۆژی سێشەمە وەک ڕۆژی مانگرتنە ئەلەیهەیە ئەدامەکان وەختێ تمشای تەواوی ئەم شتانەکەین تەبعاً ئەمە لە یەک ڕۆژە خۆی نیشاناوە ئەویش ئمڕۆیە ئەم 1-2 ڕۆژەیە لەسەر مانگرتن کە دەحفێتر بە جمهوری ئیسلامی بێژە کە ئەم انقلابە هەر زینووە و خانەوادەی ژینا تەنیا نییە ژینا ناوی لەبێ ناچێەوە هەروە کە لە ئەوڵە وتیان بە ناوی ڕەمزێ تەبدیل بوو نەتەنها لە سەقز نەتەنها لە کوردستان و ئێران بەڵکو لە تەواوی دنیا. هاوڕێیانمان ئاماژە بەوە ئەکەن کە کۆمەڵێ ڤیدۆمان بەردەستە ڤیدۆکانی کە بڵاوبووەتەوە زیاترین شاری سنە بووە بەسەر چاو هەموو ڤیدۆکان بڵاو ئەەکەینەوە لە شاری مەهاباد پیران شار بانە هەموو شارەکان ڤیزۆمان بەدەست گەیشتووە بەسەر چاو بە هاوڕێیانی بەشی مۆنتاژ هەرکە حازریکەن بەسەر چاو بەتانی بڵاوەکەینەوە ئەوە بۆ زانیاری بینەران وتم. خەت و شیوە هەواڵێکمان بەدەست گەیشتووە بریسیە لەوەی کە سەرڕای ئەوەی کە خانەوادەی ژینا ئەمینی بانگەشەوەیان کردبوو کە ئەمڕۆ لەسەر گۆڵکۆی ژینا ئەمینی مەراسم بەرگوزارەکەن بەڵام بە پێ و هەواڵەی کە پێمان گەیشتووە خانەوادەکەی لە حەسری خانگی ڕایان گرتوون و بە هیچ ئیجازەیان پێ نادەن کە بینە دەرەوە لە ماڵەوە کۆمەڵێک نیروی ئەمنیەتیش لەویا جێگیر کراون. بەڕێستان ڕاتان چیە سپارد؟ بەڵێ دقیقاً خەبەرێ بوو کە بەدەست واگەی کە ئائیسا خانەوادەی ژینا تحتی فشارن چون چەند ڕۆژ بەر لەمە باوکی ژینا و توی ئێمە هەروەها ئەڕۆین و مەراسم بەرگوزارەکەین. من پێم وایە ئەمە زۆر مهمە کە جمهوری ئیسلامی بزانێ خانەوادەی ژینا تەنها نییە ئێمە لە بیرمانە پارەکە بە تەرەف سەرمەزاری ژینا و خەڵکڕۆی لە ڕێگەهایەکی مختلف و ڕۆیشت و زۆر مهمە کە ئەو لە واقعات هەجەمعات لە سەرمەزاری ژینا بەرگوزار بکرێت چونکە جمهوری ئیسلامی ناتوانێت فقط بە فشاری خانەوادەیە کە مناڵەکەیان لێ سندن و حتا حەقی بەرگوزاری مەراسمیان نییە حەقی سوگواریان نییە و ئەبێ بزانن کە تەواوی خەڵک لەگەڵیانە. بەنظر من زۆر مهمە ئائیسە لە شارەکانی تر حتا من هەر منزورم فقط شارەکان کوردستانیە بەنظر من لە شارهای مختلفە هەروەکەوە تعدادێکتان نامبر ئەبێ بە سوورەت ئەتساب پەیوەندی کەن چون جمهوری ئیسلامی وەختێکە بزانێ زەختنێتە سەر فەرسکە سەقز یا خانەوادەی ژینا وەختێ بزانێ
بزانە لە شارەکانی تر ئەمە ئەتسابە ئەمە ئەترازانە بەردەوامە زۆر زۆر ئەمە باعثەکە حتا فشار لەسەر خانەوادەی ژینا کەمتر بێ ئەبێ لە هەر تەریقی ممکن حتا خەڵک بتوان بڕۆنە دەوروبەری ماڵی ژینا بتوانن لە سەتحێکی وەسیعترە لەگەڵ کەسانێکە لە شارەکانی تریان ناسن ئەوە دانێن کە بتوانن دەست بە ئەتساب بن دانشتوەکان پەرستارەکان بازنشستەکان جمهوری ئیسلامی ئەبێ بزانێ وەختێ حملە ئەکا بە خانەوادەی ژینا لەگەڵ کولی خەڵکی ئێرانە تەرەفە چون خانەوادەی ژینا بەڕاستی فقط بۆ خۆیان مقاومت ناکەن بۆ ئەوەی کە ناوی ژینا نگابێرن بۆ ئەوەی کە ئەم ئینقلاب ببڕواتە بەرەوە بۆنەوە مهمە بە نظر من حمایەت لە خانەوادەی ژینا زۆر زۆر مهمە و ئەزانین نەتەنها خانەوادەی ژینا بەڵکو برێ لە فعالین و خانەوادەی دادخواهەکانیش تحتی فشارن ئەبێ بە ئێتراز بێ جمهوری ئیسلامی وەختێ تەنها وەختێ لە ئێتراز ڕوبەڕوەیە پاشەکشەیەەکە من یەک نکتەی ترم گەرەک و بێژم دوێ شەو لە زیندانی ئەڤین ژنانی زیندانی ئەڤین فایلێکی سەوتیان ناردە دەرۆ کە شعاریانەدا لە ساڵگەردی ژینات ئەگەر ئەو زندانیانی زندانی ئەڤینە بەو شجاعەتەوە خەرێکە ئەو کاریاکەن ئەزان پەروەندە سازیان بۆ دروستێ ئەزان مۆردی حملە قەرارەگرن ئەزان خانەوەدەکانیان تحتی فشار قەرارەگرن ئەگەر ئەمانە لە زیندانە ئاتوانن ئەوا کارەکەن من پێم وایە خەڵک دەستی زۆر بڵاوترە کە بتوانێت ئێترازێکی زۆر بکە ئیمڕۆ زۆر مهمە کە بتوانێت لە سەراسەری ئێرانە ئێتساب بێ لە شارەکانی کوردستانە لە تەواوی جێگەهانەوە و بتوانن خەڵکۆبن و ئەزانم خیابانەکانیان وەک حکوومەت نظامی لێکردە جمهوری ئیسلامی بەتایبەت لە سەقزا کە خەڵک نەتوانێت بەتەرەف مەزاری ژینا بڕوە لێرە وەلێ مهمە ڕێگەیەک پێیان وە بتوان بڕۆن هەروواکە پارەکە و کارەیان کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە ئێوە خۆتان وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسین پرسیارەکە منیشە لە درێژەی قسەکانی ئێوەدا بوو ڕژیم بۆ چاوتنسێنکردنی خەڵک و بۆ بزوستنەوەی جەماوەری بخصوص بزوستنەوەی ژینە کۆمەڵێک کردداری نامرۆڤانێ ئەنجامداوە لەوەی کە گرتن و ئیعدامکردنی نەیارانی خۆی بۆ هەرچی ئەوەی کە بتوانین جوابێک بەم وەحشی گەریەی ڕژیم و بە پرچی ئەو کارانێ بدەینەوە دەبێت چ بکەین فقط و فقط اعتراض من ئائیسە نمونەیەکم بۆ هاوردنەوە لە 21 دانە زیندانە خەریکە سێشەمانە ئێعتسابە ئیمڕۆ زیندانەکانی زیندانی ئەڤین ژنەکان وتیانە ئیمڕۆ هەمزەمان لەگەڵ کوردستانە دەساین بە ئێعتساب من پێم وایە ئائیسە زۆر مهمە بۆ مثال ئائیسە لە مقابل زیندانەکانە حتا تەجەمعکردن بۆ نابێ لە مقابل زیندانەکانە خاستاری ئازادی زیندانیانی سیاسی بن ژنانی زیندانیانی سیاسی ژن لە زیندانی ئەڤین هەروواکە ئەنعکاسێکە لە وەزعیەتی ئێران کە چۆن ژنان ڕەهبەریەکەن ئەوانیش خەریکن ڕەهبەریەکەن یەکێ لە شعارەکانیان ئازادی زیندانیانی سیاسی بوون جمهوری ئیسلامی ئەبێ بزانێت کە هەر کەسێک دەستگیرەکە هەر فشار و زەختێ بۆ خانەوادەی دادخواه ئێرێ لەگەڵ ئێترازی عمومیە ڕوبەڕوێ ئێمە ناتوانین فقط ئێتسابێکمان بێ لە فەرزکە بڕێ لە شارەکانی کوردستانە لە شارەکانی ترا نەمانوێ ئەبێ گشتمان بە یەکۆ بین ئینقلابی ژن ژیان ئازادی یەک شتی سابت کرد ئەوەی کە خەڵکی ئێران لە تەواوی ئۆستانەکانە لە تەواوی مناتقی جغرافیاییە گشتیان هەم بە یەکۆ ئایسە بە نەزەر من هەروەها شعاری ئازادی زیندانیانی سیاسی زۆر مهمە لە هەر کوێکە کۆمنۆ لەسەر مەزاری ژینایە لایە هەر کوێکە ئەبێ شعاری زیندانی سیاسی ئازاد کرێت بوێت و لە عینی حاڵە لە هەر کوێ ئیمکانی بێت لەبەر زیندانەکانە تەجەمع کردیە من پێم وایە زۆر مهمە نمونەی وازم تاکی دەکەم زیندانیانی سیاسی ژن لە زیندانی ئەڤینە لە واقعا بە شجاعەتێکی تەواو خەریکن پەیامێ نێرنە دەرەوە کە ئەزانن ممکنە حکمی ئێدامیان بمرێرن ئەتو ئەزانین پەخشانی عەزیزی شەریفەی محەممەدی حکمی ئێدامیان پێدریا ئەم ئێترازاتانە گشتی بە یەک و پەیوەندی هەیە زیندانیانی سیاسی واقعا بەخشێ مهم لە شۆرشی ژن ژیان ئازادین و بەو بۆنەوە ئەبێ مۆردی حمایەتی هەرچی کەسە قەرار بگرێت زۆر سپاس هاوڕێشیوە بەڕێستان داواتان و چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی کۆڕ و کۆمەڵ ئازادی خوازەکان ئەوە ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لەم مانگرتنە گشتیە و درێژەی شۆڕشی ژینە بە نظر من ئەحزابی سیاسی کوردستان ابتکارێکی زۆر باشیان بەخارجدا
و ئەعلامی ئەتسابیان کرد فەراخانی ئەتسابیان کرد ئەمە زۆر مهمە ئایسە ئێمە بەنەزەر من سازمانهای مدافعی حقوقی بەشەر وەختێک کە قسە ئەکەن لەسەر مەسەلەی زیندانی سیاسی لەسەر ئێعدام لەسەر حملە بە ژنان ئەبێ ئایسە حمایەتکەن لەم ئێعتسابە ئەم ئێعتسابە ویژەی کوردستان نییە ئێمە بارها کوردستان دەستی بە ئێعتسابدا ئەم ئێعتسابە بۆ تەواوی خەڵکی ئێرانە بۆ مافی مرۆژێک بۆ زندانیانی سیاسیە بۆ عەلەیهی ئەعدامە ئایسە من پێم وایە یەک ئیقدامێک کە سازمانهای تەشەکلهای مدافعی حقوقی بەشەر ئەتوانن بکەن جیا لە تەبعاً سازمانهای سیاسی گشتیان ئەتوان بکەن حدەئەقەل بتوانن فەراخان بن هەر کام لەوانە پەیوەندیان هەیە بە بەخشێ بە جامعە فەراخان بن تەشەکلهای دانیشتوویی تەشەکلهای پەرستاران معلمان بازنشستگان ئەبێ گشتیان فەراخان بن حتا ئەگەر تەشەکل بازنشستگان بتوانن فەراخان بن لە حمایەت لەمە ئێعتسابە ئەمە ئێعتسابە ئەشێ حمایەتی هەمە جانب بگرێ ئیسە یا بە دوکان بەستن یا بە مانگرتن لە جێگەهای مختلف یا لە زندانە هەروەکە زندانیانی سیاسی ژن وتیانە یا بە بەیانیەدان یەکێ لە شتایە کە کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسی کردی ئەوەی کە ڕوو بە جامعەی غەیرە ئێرانیش ڕوو بە ڕەسانەکانی ئینگلیسی و بێسڵا غەیرە ئێرانی و هەروەها سازمانهای جەهانی کە بێژێ چی گوزەرا مهمە ئایسە لە سەطحی دنیا ئێژن پزیشکیان هاتە و خەریکەتە ئیسلاحاتی بەوجود ئێرن و لە سەطحی ڕەسانەکانە ئەو نەقس ناکەن لەوەی کە ئایسە ئەبێ لە ئێرانە چیەک زەرێ ئەمە ئەتسابە ئەبێ لە تەرەف تەواوی تەشەکل و سازمانەکانەوە بڵاو بکرێتەوە فەراخان بدرێ و لە سەطحی دنیا ئێمە حمایەت بەگرەک بێ ئەو کەسانەی وە دوکان و بازاریان بەستە وەزیەتی معیشەتی باشیان نییە وەرێ هێشتا دەستیان بەستە بە دوکان و بازار بەستن ئەگەر ئەمە زۆر کەس لە خۆی مایەدانەوە دێ لەم ئینقلابی ژنجیان ئازادیە ئێژێ نەبە جمهوری ئیسلامی کوشتن و ئێعدام و زندان هیچ کارێکی نەتوانیە بکە حدەئەقەل کارێک تەشەکل لە جەهانیان ئەتوان بکەن ئەوەی کە حمایەتکەن بە بەیانیە و فەراخان حمایەتکەن لەم ئێعتساب و ئێعترازانە بەڵێ دەستخۆش هاوڕێشیوە ناوەمان بەدەست گەیشتووە لە ڕابستە لەگەڵ ئەمەیە سڵاو هاوڕێیان سەرچاوم ماندوونە بن بەخۆشیەوە تام کاتە لە شاری بۆکان مانگرتن بە شێوەیەکی یەک پارچە و یەکگرتوانە بەردەوامە دواتر ڤیدۆ و وێنەکانی ماگرستنەکەتان بۆ دەنێرین هەر بژین هاوڕێ ئازاد لە بۆکانەوە شاری سەقزی شۆڕژگەر هەر لەسەر لە بەیانیەوە مانگرتنێکی زۆر بەرچاویان دەست پێ کردووە بە شانازیەوە هەروە بەردەوامە زانیار لە شاری سەقز ئەمەی ناردووە بینەرێکی ترمان نووسیە سەدان تراک لە بەهەژ محەممەدی لەسەر مەزاری گیان بەختکردوانی خێزشی ئینقلابی کوردستان قەتعای 12 و سەتحی شاری سنە بڵاوکراوەسە و ئیمڕۆ یەکشەمە 25 خەرمانان زۆر سپاس بۆەوە بینەرانە هاوڕێشیوە دوا قسەتان ڕوو بە خەڵکی کوردستان لە دووهەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی چییە بفەرمون بەڵێ من فقط یەکش بە ئیجازە و پێم وایە زانیار بوو توی یا یەکێکتر لەو بینەرانە بوو توی لە شاری سنە لەسەر مەزاری بینەرمانە بەداخوا ئاماژەی بە ناوشتێنەکرد و بەش نەبوو وەێ منزورمە یەکە ئەمیشە زۆر ئفتکارێ باشە خەڵک خۆیان نەزانن چی بکەن کەەوە ئەترازە نشان بن متاسفانە بە خااتری سایی شومی جمهوری ئیسلامی لە تەواوی شارەکانە مەزاری عزیزەکانمانەیە خانەوادەی جانبەختکراوەکان و زندانیان هەن بڕۆین سەریان لێبن ئەو تەجەمعاتە لە عینی حاڵە زۆر کەس ممکنە دوکان و بازاری نەوێت زۆر کەس ممکنە بەرحەڵ وانەوێت لەو موقعیتا کە بتوانێت بێستەڵا دوکانێکی بێت و ئەتسابکە ئەتوانن بڕۆن سەر بن لەم خانەوادانە ئەتوانن هەروە لە جێگەهای مختلف هەروواکەم عزیزە بە بهێش بەرەواقا بهێش محەممەدی ئشارەی کردە بتوانێت لەوێ کۆبنەوە لەسەر مەزاری ئەم جانبەختکراوانە چون ئەمە شتێکە جمهوری ئیسلامی زەختی هاوردوو بۆ ئەم خانەوادانە کە بە هیچ عنوان مەراسم نەگرن لە تەواوی شارەکانە ئەبێ ئەم ئێعتراز و ئێعتسابە هەروواکە وتمانە بە سوورەتی ئێعترازی سەراسەری و ئێعتسابی سەراسەری خۆی نشان بە لە هەر شکلێکا کە بووە کە جمهوری ئیسلامی بزانێ لەگەڵ خەڵکێکی یەکپارچە ڕوبەروە من فەراخانم ئەوەیە بەڕاستی تێ ئەگەم دوای ئێمە دوای 45 ساڵ دوای مەخسوسەن 2 ساڵی گوزەشتە کە ئینقلابێکی گەورەی ژنجیان ئازادی دەسی پێکردە زۆر جێگە ممکنە
ئەم شۆڕشە ئۆفتوخیزی بێ ممکنە لە جێگەهایەکە ئێترازاتێکی وە خیابانی نەبێ وەلێ ئێتراز یعنی ئەمانە یعنیش ئێوە تمشای 2 ساڵی گوزەشتەکەن زۆرتر لە 6,000 کەسیان دەستگیر کرد ئەو گشتە شکنجە و حکمی ئێدامەیان هیچ تەسیرێکی نەبووە لە ناو زیندانەکانە زیندانەکان بووە بە خیابانی ئێترازی لە ناو زیندانەکانە هەرچی ڕۆژە ئێترازە یعنی جمهوری ئیسلامی خەڵکە گرێ بۆی کە بیان بترسێنە بیان وە بۆ زیندان وەلێ زیندانیەکان لە ناو زیندان و خەریکن ئێترازەکەن و بە نەزەر من ئەوە فراخانە ئەگەی وێژن فراخانی من چییە منێژم فراخانی زیندانیەکانی سیاسی چییە فراخانی زیندانیانی سیاسی ئەوەیە خەڵک خیابان بەجێ مێڵن هەروواکە خۆیان وتیانە هەمیشە وتیانەکە تەنها بە ئێتراز ئەتوانن زیندانیانی سیاسی ئازادکەن و جمهوری ئیسلامی ئێمەی 45 ساڵە زانین بەتایبەت لە کوردستانە ئەمە زۆر ئاشناین بەمە فقط بە ئێتراز و مقاومەت ئەتوانێ عقبنشینی کاوسەر نگوو بێ ئایسە من داوامەوەیە لە جملەی ئاخرم زیندانیانی سیاسیمان بیرۆ نەشێت و ئەمانە کەسانێکن حتا لە ناو زیندان و خەریکن گیانی خۆیان ئەخانە خەتەر پەخشان عەزیزی شەریفەی محەممەدی حکمی ئێدامیانەیە بوریشەی محەممەدی یەکێترە ببەخشە بوریشەی مرادی یەکێترە کە بێسترا ممکنە حکمی ئێدامی پێبن زۆر کەسی تر ممکنە لە خەتەرا بێت جمهوری ئیسلامی ئەم کەسە ئەم زیندانیانیان وەک لە واقع ئەسیر لە دەستیان ئاگرتە وەلێ ئەمانە ئەسیرێکی بدونە مقاومەت نین ئەسیرێکی زەعیف و ناتەوان نین بەڵکە لە زیندان و خەریک نێژن ئێمە سەریشماندا حازرین وەلێ عەلەیهی ئێدام و بۆ ئازادی بۆ ژیان ئازادی ئێمە هەروە مبارزەکەین پس خەڵک انتزاریان لە خەڵکە ئێعتراز و ئێعتساب ئێدامە بن ئیمڕۆ لە زیندانی ئەڤینە لە بەندی زیندانی ژنانی ئەڤینە ئێعتسابە هەمزەمان لەگەڵ کوردستانە پس هەرچی کەسە ئەشتوانێ ئەو کارەکە و هەروەها لە من گەرەکمە بێژم لە خارج لە ئێرانیشە لە کشوەرهای مختلفە ئەز جملە لەندەن کە من هەم قەرارە لە هەرچی کشوەرە ئێعتراز بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ شیوا مەحبوبی وچەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی کە لەم بەرنامەیە بەشدار بوو بەڵێ بینەرانی خۆشەویست لە مەریوان مانگرتنی گشتی هەیە لە بۆکان لە پیرانشار و کۆمەڵی شاری